بەڕێزان دەچینە لای یەکێک لە گفتوگەکانی ئەمڕۆمان لەگەڵ میوانەکانمان لە هەڵەبجەوە خاتوچیا قاسم بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری هەڵەبجە گفتوگۆی لەگەڵەکەین لەسەر ئامادەکاریەکانی گەشت و گوزاری هەڵەبجە وەکو دەزانین هەڵەبجە ناوچەیەکی گەشتیاری گرنگە و ژمارێکی زۆر لە هاوڵاتیان و گەشتیاران سەردانی ناوچەکانی هەڵەبجە کە ناوچە گەشتیارەکانی هەڵەبجە هەروەکردنەوەی مەرزی بەڵێن ئەوەی سنووری تەوێڵە کە بۆ یەکەم جارە و مەرزە دەکرێتەوە بە تایبەت بۆ بواری گەشتیاری بابزانین گرنگیکردنەوەی ئەم دەواازەیە چییە؟ خاتوچیا سڵاو لێبێ بەیانیت باش جەژنت پیرۆز چ ئامادەکاریەکتان کرد بۆ پێشوازیکردن لە گەشتیاران لە سنووری هەڵەبجە. بەڵێ بەیانیتان باش ئەم کاتتان باش جژنی قوربانی پیرۆز لەسەر جەمکاربەندانی کورسات و بە تایبەتتری شتیمی کورسات لە پارێزگای هەڵەبجە و خانەوادی سەربەرزی شەهیدان و سەرجەم ئەو گەشتیارانە پیرۆز بێت کە سەردانی ناوچە گەشتیارەکانەکەن هیوادارین ئەمڕۆ ڕۆژێکی کەشێکی ئارام و سەیرانێکی خۆش و گەشتێکی خۆش ئەنجام بدەن. بەنسبەت پلانەکانی بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری هەڵەبجەوە نزیکەی 2 هەفتە لەمەوە پێش دەستمان کردو بە هەماهنگگیەکان هەفتەیەکە مادانا بوو بە سەردانکردنی بەڕێوەبەراتیەکان و هەماهنگگیکردن لەگەڵیان چونکە پاراستنی ئاسایش و ئەمنیەت و تەندروستی و گەشتیارانەی سەردانی شوێنەکانەکەن بە تەنها بە گەشت و گوزار ناکرێ بۆ مەبەستە بەڕێوەبەراتی پۆلیسی هاتوچۆی هەڵەبجە بەڕێوەبەراتی تەندروستی هەڵەبجە لەگەڵ پۆلیسی چالاکیە مەدەنیەکان و پۆلیس و جەنابی پارێزگار و جەنابی قامقام و هەماهنگگیمان لەگەڵ هەمویانە هەیە بۆ ئەوەی خوا نەخواستە هەر حادیسەیەکی نەخوازرا و ڕووبا بتوانین کۆنتترۆل بکرێت چکە چاوەڕێ ژمارێکی زۆری گەشتیارەکەین لە دووەم ڕۆژ و سێم ڕۆژ و چوارم ڕۆژە سەردانی ناوچە گەشتیارەکانی پارێزگای هەڵەبجە بکەن خۆتەزانی لەبەرەوەی هەم وەرزی هاوینە و پشوشە و لە هەمان کاتا بۆنیەکیش هەیە لەبەرەوەی تەوژمێکی گەورەی هاتنی گەشتیار چاوەڕێ ئەکرێ وەکو تیمەکانی بەڕێوەبەراتی گشتیشمان لیژنەی پشکنین و بەدواداچوونمان هەیە هەفتەی پێش و سەردانی سەرجەم ناوچە گەشتیارەکانمان کردووە بە مەبەستی ئەوەی ڕێنمایی پێویستراوە بە شوێنەکان کە ئەبێ کراوە بن لەبەرەوە میوانمان هەیە سەیرانکەر و گەشتیار سەردانی شوێنەکانمانەکەن بۆ ئەوەی مەحتەل نەبن و ئەوە هەشتێکیان بوێت دەستکەوێت لە بازاڕە لە هەمان کاتە بابەتی کۆنتترۆلکردنی نرخ پەیوەندی و هەماهنگگیمانەیە لەگەڵ ناحیە بیارە و خورماڵ کە لیژنەکانی ئابوووریە بێت لەو ڕۆژانەیە ئاکتیڤ بکرێن لەبەرەوەی هەنێک کەس هەیە بابەتی نرخ و هەل ئەقۆزێتەوە و گرانی نرخ ئەبێت لە هەمان کاتە پەتای خوێنبەربوون لەم وەرزەیە تۆزێ مەترسیە داوامان لە ڕستۆرانتەکان کردووە ئەو گۆشتێکی ئەیهێنن لە سەرچاوکی باوەڕپێکراوە بێت و باکو خامێن یەکێکە لە زۆر گرنگەکان بۆ سەیرانگاکان و بۆ هاوینەوارەکان ئێمە وەکو تیمی بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە بە هاوکاری بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکان و کۆمپانیای پاکەوانی بیڤان خۆم و سەرجەم فەرمانبەرەکانم هەڵمەتێکی 2 ڕۆژەمان ڕاگەیاند لەبەرەوەی هاوین هاواری زەڵم و ئەحماوە لەگەڵ سەیرانگەی چاوەر سنتەری شارەوانیەکان لەوێ نییە شارەوانی بوونی نییە کەوێتە دەرەوە تۆزێک کێشەی مەشاکیلی پاکوتەنیسی هەبوو لەبەر ئەوە ئێمە هەڵمەتێکی باشمان نزیکەی 6 تۆن خۆڵ و خاشاکمان کۆ کردەوە بۆ ڕۆژانی جەژنیش دووەم و سێم و چوارەم سەیرە لیژنەی هەموو ڕۆژێ 7 کەسیمان دابین کردووە بۆی سەردانی شوێنەکان بکەن و ئاگەمان لە هەر باشە هوتێل بوو بوونی ڕێستۆران بوو لەو ناوچێ و ناوچێ بەناوبانگە بە خواردنی خۆش و ئەوە بەڵام ئایا ڕێستۆرانتی پێویستمانەیە من نەزانم ڕێستۆران هەیە و بەڵام بۆ بینێرانمان بۆوانەی دەیانەوێت سەردانی وێ بکەن ئایا ڕێستۆرانندەیە ژمارێکی زۆر هاوڵاتی ڕووی تێ بکە بتوانێت بە باشی خزمەتیان بکە هوتێل هەیە بۆمانەوە هەبوونی ڕستۆرانتەوە هیچ کێشەیەک نییە خۆتەزانی منتیقی هەڵەبجە هەورامان بە خواردنی خۆش و بە چێژ و کەباب و ئەوانە بەناوبانکە بەنسبەت ڕستۆرانت و ئەوانەوە هیچ کێشەیەکمانیە و ئامادەین ژمارەی زۆرترین کەشتیار وەربگرین بەڵام تۆزە کێشەی کردی هۆتێل و مۆتێلمان هەیە بەڵام ئەوەش لەبەرە وەرزی هاوینە ژمارەیەکی باش خانە باخ و کەپری گەشتیاری و ئەو شوێنانەمان هەیە خۆتەزانی ئەم وەرزە زیاتر ئەو شوێنانە بەکارێت ئیشەڵا کێشەی هیچمان نابێت. باشە پرسیارەکەی منەوەی تا چەندە چاودێریتان لەسەر نرخی شوێنە گەشتیارەکانەیە هەندێک لە ئەو کەسانی خاوەنی باخ و خاوەن کەپرەکانن و هەندێک لە ڕێستۆرانتەکانیش ینی
ئەم ڕۆژانەی جەژن نەخۆزنەوە بۆی کە نرخ زۆر بکەن چاودێریتان لەسەر نرخەکان هەیە دەزانن نرخەکان چۆنە نرخی کەپر و باخ و شوێنی مانەوەکان بەڵێ بەنسبەت شوێنی مانەوە کەپری گەشتیاری خانەباخ لەگەڵ ڕیستۆرانتەکان و ساردەمەنی و ئایتیمی ئاو و گەراجەکان و هەمووی مینۆ حازرە ینی شوێنەکانی کە نرخیان هەڵواسیوە لە ڕستۆرانتەکانیش مینۆ ینی خۆتەزانی بە بەرداوامی چاودێریە کە ئینگلیژنی پشکنین ئەو شوێنانەی مۆڵەتی گەشتیاریان هەبێ ئێمە توانیمانە کۆنتترۆلیکەین بەڵام ئێمە لە ساڵی 2023 نزیکی 6 مانگ ئەبێ دەستمان کرد بە دەرهێنانی مۆڵەتی پیشەیی گەشتیاری ئەو شوێنانەی مۆڵەتی ئێمانە بێ هەموو شتەکان کۆنتترۆڵن بەڵام ئەوش هەنێک شوێن هەیە کە مۆڵەتی نییە تا ئێستا نەهاتۆرە دەمانەوە خەرکی ئیجراعاتین ئەوانیان احتیمالە پابەندە بن بە دانانی مین و نرخی شوێنەکانەوە بەڵام ئێمە بە بەردەوامی چاودێریانەکەین لە هەمان کاتە هەر کەسێک پابەت نەبێت بەو نرخی کە پێی وتراوە سزادرێت و غەرامەی یاسایی شەکرێت. واتە نرخەکانتان بۆیان دیاری کردووە ئەمە زۆر باشە بینە سەر باسیکردنەوەی دەواازەی تێوێڵات چ کاریگەریەکێ بێ بۆ لە ڕووی گەشتیاریەوە وە کاریگەری چی ئەبێ لەسەر هەڵەبجە بە گشتی بەڵێ بەنسبەت کردنەوەی دەواازەی شەشمەتەوێڵەوە پیرۆزباکی کەرم لە دانیشتوانی پارێزگای هەڵەبجەگرم زۆر سپاس بۆ هەر کەسێک بە وشەیەکیش بوو بێ بە هەوڵێکیش بوو بێ دەستیە بوو بێ لەسەر خستنیەم پرۆسەیە زۆر سپاسی جێگیری سەرۆک وەزیران جەنابی کاقوبا دەکەین کە هەدیەکی جوانی پێشکەش بە پارێزگای هەڵەبجە کرد بۆ ئەم جەژنە دڵی هەمومانی خۆش کرد کردنەوەی مەرزێکی لاوەکی بێت چ نێودەوڵەتی بێ لە هەر پارێزگایەکە کێکە لە خاڵە زۆر بەهێزەکانی ئەو پارێزگایە خۆتەزانی بوونی مرزی نێودەڵەتی لەگەڵ فڕۆکەخانە ئیتر ئەتوانیت ئەو شوێنە بڵێ هەموو عیارەکانی پارێزگا بوونی تایە بوونی مرزی شۆشمێتەوێڵە لەگەڵ ئەوەی کە ڕەهەندێکی زۆر باشی سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری هەیە لە هەمان کاتە ئاسانکارێکی زۆر ئەکا بۆ ئەو گەشتیارانی کە نەوێت سەردانی هەرێمی کوردستان و بە تایبەتر پارێزگای هەڵەبجە بکەن چکە خۆتەزانی خزمایەتیەک و تێکەڵیەک هەر لە دێر زەمانەوە منطقەی هەڵەبجە لەبەرەوە هاوسنوورە لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان ئەو تێکەڵیە هەیە ئەو کار ئاسانی کردووە لە هەمان کاتە بەعکسیشەوە دانیشتوانی سنووری پارێزگای هەڵەبجە بۆی سەفەر بکەن و بیانەوێ بڕۆنە ئەودی و پێویست ناکە بڕۆنەوە پێنجوێن و هەم تێچوێکی زۆری مادی ئەگەڕێتەوە بۆ هاوڵاتی هەم کاتەکەشی ئەگەڕێتەوە و ئەوەشمان بیر نەچێت کاگەر بێت ئەم مەرزە بکرێتەوە تەسیرێکی زۆری ئەبێت بۆ بژاردنەوەی ئەو دوکان و ڕستۆرانت و بنزین خانە و ئەو شوێنانەی کە ئەکەونە سەر ئەو هێڵەی کە لەسەر مرزی شۆشمەتەوێڵەیە لەبەر ئەوە کاریگەریەکانی زۆرە ڕاستە و خۆی و ناڕاستە خۆشە و لە هەمان کاتە ئێمە گەنجینی هەڵەبجەمان هەیە ئینشاءڵڵا خۆ هەمومان ئەوە ئەزانین ئەم مەرزە بیدایەت بۆ هاتوچەی گەشتیارە دوای قۆناغی ئەوەش بۆ هاتوچەی ئۆتۆمۆبیلە تەمەنا ئەکەم هیوادارم کە پلانمان هەبێ ببێ بە نێودەوڵەتی و جموجڵی بازرگانیشی تێ بکەوێت چکە ئەو داهاتە یێتەوە گەنجینەی هەڵەبجە تەسیرێکی ڕاستە و خۆی ئەبێ لەسەر بوونی سیولە لە بانقەکان و لە گەنجینەی هەڵەبجەیە ئەمە لە داهاتوە ئینشاءڵڵا ئەو تەسیرە زۆر باشی ئەبینین بە هەموو جۆرێک بە هەر پێوەرێک وەری ئەگری مەرزی ئەو کردنەوەی ئەو مەرزە هیچێکە لە ڕێگا زۆر دروست و زانستیەکان بۆ پێشخستنی پارێزگای هەڵەبجە. چیا قاسم بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری هەڵەبجە سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت